با سوپاسەوە هێرش عەبدوڕەحمان بەڕێوەبەری کتێبخانەی گشتی چەمچەماڵمان لەگەڵە کە ڕاستەوخۆ لە شاری چەمچەماڵەوە لەگەڵمانە. کاگێرش سڵاو لێبێت و بەیانیت باش. ڕۆژی لافاوەکە باسمان بۆ بکە بزانین چۆن زیان بەو هەرموو کتێبە زۆرە کەوتو ئایج ئامارێکت لایە کە ژماری ئەو کتێبانە چەنەکە و هەموو زەرەر و زیانیان بەرکەوتووە؟ بەڵێ کتێبخانەی گشتی چەمچەماڵ شتێکێکە لەو فەرمانگایانەی کە ئەم لافا و ئاوەی کە نۆی مانگ ڕووی لە شاری چەمچەماڵ کرد زەرەر و زیانێکی زۆری بەرکەوتووە. ئێمە کتێبخانەکەمان پێگەی جوگرافیەکەی کەمێک چاڵە لە بەرەوەی زۆرتر ئاوەی گرێتەوە و لەسەر ڕێی ئاوەکەی شاین واتە یەکەم جار ئاوەکە ڕووە کاتە کتێبخانەی گشتی چەمچەماڵ کە کتێبخانەی گشتی چەمچەماڵ سەرڕێژە بێ و پڕە بێ و تێرە بێت لە ئاو پاشان بەرە و دایرەکانی تەنیشتمان شۆڕە بێتە خوارەوە. وەکو زەرەر و زیان بەڵێ زەرەر و زیانێکی زۆرمان پێگەیشتووە. کتێبەکانمان 10,000 کتێبی تێپەڕانەوە 10,050 کتێبن. گۆڤارەکانمان 3,000 گۆڤاری تەلەف کردووە لەگەڵ 6,000 ڕۆژنامەیە. وەکو ممتەلەکاتی هیچ ممتەلەکاتێکی ناو بیناکەمان بۆ دەرنەچۆ بەداخەوە لە بەرەوەی ممتەلەکات و شتەکان لە نهۆمی یەکەمی بیناکە بوونە. تەواوی بیناکەش بە بەرزایی مەترێک و 20 سانتیم ئاوی تیاماوەتەوە بۆ ماوەی 2-3 ڕۆژ. هەموو شتانەی بێکەڵ ڕووی سەکەڵکی بەکارهێنانیان نییە. بەڵێ کاکێرش یعنی کتێبخانە لای هەمومان معلومە کە شوێنێکی زانستی و شوێنێکی پەروەردەیی و ئەدەبی و فکری و هونەریە. لە دوای ئەوەی کە ئەم لافاوە دروست بوو ئەم ڕووداوە ڕوویە لە ئێستەیە هاوڵاتیان ئەگەر مەسەلەن بیانەوێ کتێبێک بەدەست بێنن بە تایبەت ئەوانەی کە خوێندکارن ڕەنگاوان زیاتر پێویستیان بە سەرچاوی زانیاری بە لە ئێستا چیەکەنەوە پلانتان چییە بۆی بتوانن بە زووترین کات کتێبخانەکە ئامادە بکەنەوە؟ بەڵێ ئێمە بەڕاستی ماوەی دەڕۆژە کارەکەین 6 ڕۆژ بەس لە پاکردنەوەی ناو بیناکە بینە پڕۆلیتی ناو بیناکەمان دەرهێناوە. بە سوپاسەوە پێم خۆشە لە ڕێکەناڵەکەی بڕێسانەوە سوپاسی یەک بەیەکی هەموو ئەو خەڵکە ماندوو ناسانی شاری چەمچەماڵ بکەین کە هاوکارمان بوونە لە پاکردنەوەی ماوەی 4 ڕۆژیشە ئێمە خەریکی دەرهێنانی ئەم ممتەلەکاتە بێکەڵکانەین کە لە ناو بیناکەمان بوون چکە بیناکەمان لە حاڵێکی خراپایە پێویستی بەوەیە نۆژەم بکرێتەوە. ئێمە کتێبخانەکەمان ئەو بەشەی کە ماوە 150 کتێبخانەکەمان لە دەستداوە بەداخەوە 150 ماوە. هۆڵێکم بۆی تەرخان کردووە لە نهۆمی دووەمی بیناکە کاری تیاکەین خوێنەر و ڕۆشنبیران و توێژەران و خوێنکارانی زانکۆ پەیمانگاکان بۆ هەر کارێک کە پێویستیان بێ ئەتوان بەردەوام بن لە خوێندنەوە و چێژوەرگرتن لە کتێبەکان. ئێمە ئەو بەشەی کە ماوەمانە وەکو کتێبخانەیەکی بچووک لە نهۆمی دووەم خێنە بەردەم خەڵکی شارەکەمان و دەرگاکەی کراوەکەن. لەگەڵەوەیشە ئێمە سوپاسی خەڵکی کوردستانەکەین کە کۆمەکی باشیان بۆ کردوون لە سەرچاوی جۆرا و جۆر لە هەموو شار و شارەکان نامەوێ ناوبێنم ماشەڵا زۆرم بۆی غەدر لە هیچلایەکان نەکەم. هەوڵەدەین هەر لەم هەفتەیە بانگەوازێ بکەین و شوێنێک دەستنیشانکەین بۆ کۆکردنەوەی ئەم سەرچاوانە و هەوڵدەین بە زووترین کات کتێبخانەیە دروست بکەینەوە کە شایستی شاری چەمچەماڵ بێ ستایلێکی جوانتری هەبێ سەرچاوی دەوڵەمەندتر و مۆدێرنتر بێت. بەڵێ کاگەرش کتێبخانەی گشتی چەمچەماڵ لە ساڵی 1976 دروست کراوە مێژوێکی کۆنیە زۆر دڵنیام لەوەی کە چەندین بەرهەم و یاخود کتێبی بە نرخ و دانسقەی تێدایە کە لە بازاڕەکاندا ڕەنگە تا ئێستا هەر نەمابێ. چەمچەماڵیش زانکۆی گرنگیتیا بۆ منە زانکۆی چەرم و هێلەیە کە خوێندکاران لەوێ توێژینەوە و هەوڵین بەحسەکانیان ئەنجام دەدەن و دڵنیام لەوەی کە سەردانیم کتێبخانەیەکەن بۆی بتوانن سەرچاوێکی گرنگ بەدەستبێنن بۆ ئەو سێچ و ئەو بابەتانەی کە خۆیان لەلایەن گرنگە و دانوێت بابەتەکانی خۆیانی پێتەواو بکەن. ئەگەر هیچ ئامارێکتان لا بێ بەڕێستان دەڵێن ڕەنگە لە 150 خو سەروتر لەو ڕێژەیە کتێبەکانتان لە دەستدا بێت بە گشتی ئەو کتێبانەی کە لەم کتێبخانەیە لە دەستچوون کام بابەتانن؟ بەڵێ ئێمە هەر کتێبەکانمان ڕاستی دەوڵەمەند نەبوونە گۆڤارەکانمان بە تایبەتی کە زانکۆکانی هەڵەبجە زانکۆی دهۆک زانکۆی زاخۆ زۆر سوودیان لێبینەوە لە بواری توێژینەوەیە. ڕۆژانەی ئێمە توێژەرەکان سەردانیان نەکردن و لێرەوە بابەتیان سکان نەکرد و دایاننار بۆ زانکۆیانە بە بەبەستی بەکارهێنانی توێژینەوە. ئەو کتێبانەی کە لە ناو کتێبخانەکەی من تێکچوونە جۆرا و جۆرن لە ڕاستیە
بەڵام کتێبە زۆر بە نرخەکان کۆمەڵە کتێبی مێژووی جوگرافین کە این ساڵی بیستەکان و چلەکان و چیەکانن بەڕاستی ئەم کتێبانە زۆر دەگمەنن ئەتوانم بڵێن نین یان ئەگەر هەبن لە نرخێکی زۆر بەرزان ڕنگ بێ بە کتێبخانە نەتوانێت دابین بکرێتەوە کۆمەڵە کتێبی زۆر زانستی زۆر باشی تیا بووە کە خەڵک ئەیتوانێت سوودیان لێ ببینێ لە بواری توێژینەوەی زانستیە هەموو ئەوانە تایەت بوون کتێبەکان جۆرن زۆرینیان مێژووی زانستی مەڵە ئەتوانی ئاماژە بە سەرچاوەکان بکەین کە چەند سەرچاوە بوونەوانی کە تیاچوون ینی باز ڕێژی ئەمە 2050 بە سەرچاوەیە وەنیە 2050 کتێب بەس لە کتێبەکانمانایە 3000 گۆڤار بەڵێ ئەزانم کاکێرش باس لەوە کرد مەبەستی پرسیارەکەم لەوەیە تۆ لەم 10,000 کتێبە چەند سەرچاوە بوون ینی بابەتەکانیان با بابەتی هوەری بوون مێژووی بوون سیاسی بوون بەسم لەمەیە هەمە جەشنە لەبەرەوەی تەواوی قاعەکەی گردوێتەوە باشە کتێبانە کە دانرێت تەنسیفەکرێ پۆلپۆلە ڕۆی تایبەت بەخۆی هەیە هەر ڕەفەیەک مەسەلەن تایبەتە بە مێژوو ڕەفەیە بە فەلسەفە ڕەفەیەک بە جوگرافی ڕەفەیە کاتاتوانی بڵین بە شێوەیەکی گشتی هەموو سەرچاوەکان و هەموو جۆرەکان باش کاکێرش باس تایرە قسەکان لەسەرەوە بوو کە چی لە ناوچوە و چەند سەرچاو و کتێبەکان بابێنە سەرەوەی کە لە دوای نۆژانکردنەوە ئێوە پێویستان بەوا بێت کە ئیشەڵا بە باشترین شێوە بە جوانترین شێوازی سەردەم بیناکە نۆژەنەکەنەوە وە ئەکرێتەوە بەڕووی خوێنەرانە هاوڵاتیەکی زۆر لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانی لە هەولێر لە هەموو ناوچەکانی تر بەبێت جیاوازی لە نووسەران و ڕۆشنبیران کتێب پێشکەش بە کتێبخانەی گشتی چەمچەماڵەکەن تا ئێستا هیچ کتێبێکتان بەدەست گەیشتووە ئەو کەسایەتیانە کێ بوون کە کتێبیان بۆ ناردوون و چۆن ئەم چۆنەڵی سیستمێکتان هەیە بۆ وەرگرتنی ئەم کتێبانە ئێمە پێشەوەی کە وڵامی بەڕێزە بەمە ئەمە سوپاس گوزاری ئەو خەڵکی کوردستانەکەم بەڕاستی خەڵکی کوردستان هەرەوەی لێ چاوەڕێت لە هەموو شار و شارەچەکانی کوردستانەوە پەیوەندیمان پێوە کراوە با کتێبی زۆر باش و مژدەی خۆشیان پێداوین لە بواری سەرچاوەکانەوە و کتێبەکانەوە ڕاستیەکەی کە کتێبمان وەرنەگرت بێت یان بۆم نهاتووە وەکارەکانی خۆمانین سەکە من لەگەڵ بەڕێستان ئەقساکەم هێشتا لە ناو بینای کتێبخانەکەم بینایەکی شێواوە زۆر خراپە لە حاڵەتی پاکردنەوەیە ئێشتا کە من لەگە بڕێستا قساکەم لە ژوورەکانی پشتەوە کار لە ناو بیناکەکەن ئەو کتێبانەی کە ساغ و ڕێک و پێکین وای بینێن نهۆمی دووەم بۆی ئەمانە زیانیان بەرنەکەوێت لە خوارەوە لە دوو ڕۆژی داهاتووە هەر لەم کتێبخانەی خۆم شوێنێک تایبەت دەکەین بۆ وەرگرتنی ئەو کتێبانەی کە لە شارەکانەوە کۆمەکی بۆ کرا و ئەیانەوێ بیگەن کتێبخانەی چەمچەماڵ ئاگاداریەکی بۆکەین و ڕۆژێ دیاریەکەین کە لە ماوەی دە ڕۆژا بتوانین هەموو کتێبانێک کە لە شارە جیاوازەکانی کوردستانن بگەنە کتێبخانەی گشتی چەمچەماڵ و بیخینە خزمەتی خوێنەران و نووسەران و ڕۆشنبیرانی شارەکەمان باشە کاگەرژە و کتێبانی کە پێشکەش بە کتێبخانەی گشتی چەمچەماڵ دەکرێت ئەگەر تا ئێستا ڕەنگە هەمووی وەرنەگرێت و وەرنەگیرابێت و با بڵین کاری نۆژان کرەوە تا ئێستا بە تەواو نەکرابێت و ڕۆفەکان ئامادە نەکرابێت بەڵام وەکو هەر با بڵین شتێکی بەسیت ئەگەر هیچ زانیاریەکی دەلابێ ئایا ئەو کتێبانەی کە پێشکەش ئەکرێت بەم کتێبخانەی گشتی چەمچەماڵە قەرەبووی ئەو کتێبانە ئەکاتەوە کە لە فاوەکەدا لە ناوچوون لە ڕاستیە ئەم کتێبانەی کە بۆ کتێبخانەی گشتی چەمچەماڵ هەیە دڵخۆشکردن بەشێکی باش لە کتێبخانەکەمان ڕێکە هاتەوە ئەتوانم بڵێم سەرچاوەکان زیاتر ئەکات و دەوڵەمەندترە بێت بەڵام هەندێک کتێب هەیە دەگمەنە ئەم کتێبانە ڕەنگ بەیسایە بوونی نەبێت لە کتێبخانەکەمان تیاچون و تەلەفونە بەداخەوە بە هیچ شێوەیە ناتوانێت جێگای ئەو کتێبانە پڕکاتەوە کە لە کتێبخانەکەی من تایەت کتێبخانەکە وەکو بەڕێستان فەرمووتان لە ساڵی 1976 کتێبخانەیە کۆمەڵە کتێبی دانەسخەیتیا بۆ ئەم کتێبانەی سا بە ئاسانی دەستی کتێبخانەی گشتی چەمچەماڵ ناکەوێتەوە لەبەرەوە ئەمە لە ڕووی معنەوی و زەرێرێکی زۆر گەورەیە ڕاستە کۆمەڵە کتێب و سەرچاوی جۆرا و جۆرمان بۆ دێت بەڵام ڕنگ پێ نەتوانێت جێگای و کتێبانەمان بۆ پڕۆکە کە لە کتێبخانەی گشتی چەمچەماڵ
تەلەڤونە یاخود خەڵکی بەکارهێنان کاگەرش بەڵام کتێبخانەی گشتی چەمچەماڵ با بڵین بە دیاریکراوی پێویستی بە چ سەرچاوەیەەکە؟ لێرە ئێمە زۆرتر ئەوانەی کە دێن سەردارمانەکەن خوێنکاری زانکۆکانن خوێنکاری یان پێرخوازی خوێندنی باڵان ماستەر و دکتۆرا ئەمانە ئەکەوێتە سەر بەش و کۆلێژەکانی زانکۆکان لە ڕاستیە زۆرتر بەشی کارگەڕی بەشی ژمێریاریە بەشە زانستیەکانە لە بواری کیمیا کۆمپیوتەر ئەم بابەتانە پشتە بەسن بە بەشی کۆلێژ و زانکۆ و پێمانگاکان لێرە چوە زۆرترین خوێنکار کە کاتێکەوێت توێژنەوەیەکیان راپۆرتی ئامادەکەیان شتێک حاضر بکات بە دوای ئەو بابەتان ناگەڕێکە لە سلکی خۆیان یان لەو اختصاسی کە خۆی خوێنێت زۆرتر ئەوانە داواکرێت ئەتوانم بڵم زۆرترینیان کە لێرە داواکرێت مەسلەی کارگەڕی ژمێریاری زانستیەکان بەڵێ وەکو کیمیا و فیزیا و کۆمپیوتەر. کاگەرش پەیوەندیتان لەگەڵ کتێبخانەکانی تری هەرێمی کوردستان لە شارەکانی تر لە ناوچەکانی ترا پەیوەندیتان چۆنە و هیچ هاوکاری و هەماهنگگییان دەربڕیەوە بۆتان کە بتوانن هاوکارتان بن لە دابینکردنی سەرچاو و کتێب و ئەو بابەتانی کە پێویستە لە نێو کتێبخانەیە بوونی هەبێ؟ لە ڕاستیە کتێبخانەکان پەیوەندیمان زۆر باشە بەردەوام لەسەر خەتین هەموو لە لای خۆیانەوە کۆمەکیان کردووە چکە بەڕاستی بۆ من ئەوان سنتەرن لە هەر شارێک بن بۆ من ناتوانن ئەو کتێبانە کۆ بکەنەوە لە ڕێگای کتێبخانەکانی خۆمانەوە بگاتە دەستمان جگەل لە هەندێک کەسی تایبەت ئەوانە ڕنگ بێخۆیان حەزکەن ئەرگ بکێشن بێنە تەمتەماڵ و واقعی کارەکە بە چاوی خۆیان ببینن ئێمە ڕیانمان سپاردووە بە سوپاسەوە دەستخۆشییان لەکەم کە هەمویان لە جێگای خۆیانەوە کتێبخانەکانی خۆیان بەکارهێنن بۆ کۆکردنەوەی ئەو کۆمەکانەی کە بۆ کتێبخانەی گشتی چەمچەما کراوە نە کتێبخانەکان بە سوپاسەوە ئەمە ئەڵێم زانکۆکان زۆر هاوکاربانن هەموو زانکۆکان پاڵپشتی و پشتیوانی خۆیان دەربڕیوە بەو پێدانی سەرچاوی جۆرا و جۆر چاپەمەنی و دەستگاکان و ناوەندەکان کەسایەتی ڕۆشنبیر خوێنەرەکان هەمویان لە هەموو شار و شارەتەکانەوە بەڵێن ئێوەیان داوەکە کتێبی بەنرخ کتێبی دانستا کتێبی دەگمەن ببەخشن بە کتێبخانەکە نەکەوانەی کۆمەڵێک کتێب بێ بەکاری بێنێ بۆی کە بڵێ دیاریم بەخشیوە هەموو ئەو بەڕێزانە ئەمان لە یاد بووە کە قسەیان لەگەڵ کردوین وتیانە ئێمە کتێبێنین بەو بەڵێنەی تەواوی کتێبەکان کتێبی بە بەهاو سوودمەند بن بووە کتێبخانەکەتان کە خەڵکی شارەکە بتوانێت سوودی لێ ببینێ ئینشەڵا لە ئایندەی نزیکە. بەڵێ کاکێرش بەڕێز وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کردبوو کە پاڵپشتی و پشتیوانی تەواوی کتێبخانەی گشتی چەمچەماڵەکەین و هاوکاریان نەبین لە دابینکردنی کتێب و بردننی ئەو کتێبانە بۆ کتێبخانەکە هیچ پەیوەندیەکتان پێوە کردوون بە وەزارەتی ڕۆشنبیریەوە لەسەر ئەم بابەتە؟ بەڵێ بەسپاسەوە جەنابی وەزیری ڕۆشنبیری ئەرکی کێشا هاتە شاری چەمچەماڵ لێرە دوو فەرمانگەی ڕۆشنبیریمان هەیە هەردوو فەرمانگە ڕۆشنبیریەکەی بەسەر کردەوە ئاگاداری کەموکوتیەکان هەیە و کارەکەی بە چاوی خۆی بینیوە پاشان لەگەڵ بەڕێز حکوومەتی خۆجێی چەمچەماڵ دانیشتووە کە لیژنەی فریاگوزاری و خزمەتگوزاری مرۆیی کە بەڕێزکە عتا جێگری نووسینگەی کاقوبات سەرپەرشتیەکە داواکاریەکان و کەموکوتەکانی ئێمەگەیانێتە بەڕێزکە عتا کە پێویستە چی بکرێ بۆ کتێبخانە چی بکرێ بۆ هۆڵی ڕۆشنبیری ئێمە لە ڕێ بەڕێسانەوە سپاسی ئەو لیژنەمان دوونە ناساکەنەوە بەر لەسەروی هەمویانەوە بەڕێزکە قوبات و جەنابی کەعتا ئەرکیان کێشاوە ماندوو دەناسانە ماوەی ئەم 15 ڕۆژە لە شاری چەمچەماڵ هیمەتی زۆر باشیان کردەوە بۆ پاکردنەوە بۆ دابینکردنی کەموکوتەکانی ئەو خەڵکە هەژار و کەم دەرامەتانەی کە زەرەر و زیانی زۆریان پێگەشتووە. بەڵێ کاگەرێژەمەوەکو زەرەروزیان کە بەر کتێبەکان و گۆڤارەکانی ئەو کتێبخانەیە گەشتووە ئەی وەکو بینا چ زەرەروزیانێک بەر بیناکە کەوتووە؟ ئەم بینایە ئێستا کێشەی گەورەی ئەم بینایە ئەوەیە کارەباکەمان تەواو لە کارکەوتووە کە ئەم کارەبایە بەڕاستی سەکە لەگەڵ بەڕێستان قساکەین چی ئێمە چی پەیامێرە بەڕێزەکانتان لەسەرمان هەڵەرزین ینی هیچ ڕۆشنایەکی تیانێ ماهی 15 ڕۆژە پۆلیسەکانمان فەقیرانە ئاچن لە دایرەکەی تەنیشتمانەوە شەوانەمێنەوە بە ڕۆژێنەوە بەردەم بیناکە کێشەی شۆرتی کارەبای بۆ دروست کردوین بە ئاسانی چارەسەر ناکرێت
کێشەی لێک جیابوونەوەی بیناکە چوە لە دوو پارتیشن پێک هاتووە ئەم بینایە تەواو لێکری رازا و ماوەی ئەتوان بڵێ مەودای نێوانیان 10 سانتیمی تێپەڕانەوە ڕۆلیتەیەکی زۆری بۆ جێهێشتوین لە ژوورەوە ماڵ پاکۆ کردووە لە دەرەوە ماوەتەوە ئەمانە هەموو کێشە و گرفتین سەلەگە بەڕێستانە قساکەم هێشتا بەشی 2 سەعاتی شۆفڵ ڕۆلیتە لە گەراجی سیارەکانمانە ماوە چاوەڕێی شارەوانەیەکەین پێ بۆ کاگەرش ئەمە یەکەمین جار نییە کە باە بەداخەوە ئەمە یەکەمین جار نییە ئەمە سێمین جارە من ئەمە یەکەم جارەیانمە لە کتێبخانەم ئاوەکە بە چاوی خۆمە بینم دوو جاری تر لە پێش هاتنی من بۆ کتێبخانە ئەمە ڕووی داوە بەڵام ئەمە ڕاستیەک بڵێم هیچ جارێکیان وەکو ئەم جارە نەبووە ئاو هاتۆتە ژوورەوە تقریبان 20 سانتیمێ 25 سانتیمێ بەرزەوە بەڵام ئەم جاریان لە مەتر تێپەڕی بوو لە هەندێک جێگا مەتر و 10 سانتیمە لە هەندێک جێگا مەتر و 20 سانتیمە دیوی ژوورەوە لە دیوی دەرەوەی بیناکە مەتر و 40 سانتیمە ئاوەکە ینی مەبەسم حەوشە و باخی کتێبخانەکەیە